سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە نەخۆشی تالاسیما دەکەین. پرسیارە ڕاستی میوانەکانم دەکەم و دەپرسم ئایا نەخۆشی تالاسیما چیە و بۆچی پێی دەگوترێت تالاسیما؟ ئایا نەخۆشی تالاسیما نەخۆشیێکی وراثیە یاخود بەقەدەر ڕوو مرۆڤەکان دەکات؟ ئایا نەخۆشی تالاسیما چارەسەری هەیە و ئایا نەخۆشیێکی کارگەریەک لەسەر مرۆڤەکان بەجێ دەهێڵێت؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. نەخۆشی سەلەسیمیا نەخۆشیەکی خوێنە، نەخۆشیەکی بۆ ماوەی خوێنە کە کەسی توشبوو توانای دروستکردنی خوێنی نامێنێت بە شێوەیەکی ئاسایی. ئەمەش وای لێکە کەسەکە کەم خوێن بەوە بدرێژی ژیانی پێویستەکە لە کەسێکی ترەوە، لە مرۆڤێکی ترەوە کە توشبوو نەبێت بە نەخۆشی سەلەسیمیا خوێنی بۆ بگوازرێتەوە. بەڵێ پێوترێ نەخۆشی فەلەسیمیا، فەلەس بە مانای دەریایەت بە زمانی یۆنانی کۆن، فەلەسا یعنی دەریا، ئیمیا یعنی کەم خوێنی. ئەمەش بۆ ئێوە ناونراوە چونکە یەکەم جار نەخۆشیەکە و تا ئێستاش زۆرتر لەو ناوچانەدا بڵاوە کە لەسەر دەریای سپی ناوەڕاستن، لە کەناری دەریای سپی ناوەڕاستە. سەرەتای ناساندنی نەخۆشەکان لەوێ دەرکەوتون، بۆیە ناوە کەم خوێنی دەریا، فەلەسیمیا ناوەکە لەوە هاتووە. خۆی ئێمە وەکو میلەتی کورد با بڵێن، وەکو کۆمەڵگەی کوردی هەڵگرین بە سیفەتەکە، ئەتوانین بڵێن سیفەتەکە لە سایە پێنجی کۆمەڵگەی ئێمەدا هەڵگیراوە، هەڵگرین بە سیفەتەکە. بەڵام بۆ ئەوەی کە حاڵەتەکە ڕووبدات پێویستە دوو کەس کە هەڵگری سیفەتەکە بن هاوسەرگیری بکەن و نەوەی ئەوان ئەو نەوەی کە دروست دەبێت توشبوو ئەبێت بە سەلەسیمیا. هەڵبەتە پێشتر هەبووە، بەڵام وەکو بڵێ چونکە شوێنێک نەبووە یا با بڵێن نەخۆشیەکە زۆر نەناسراوە، بەو شێوە بەرچاوە نەبوو کە ئێستا ئەیبینین. هەروەها لە ڕابردووشدا چارەسەرەکان بە وەک پێویست نەبوون، لەوانەیە نەخۆشیەکە هەرزوو لە تەبەنێکی مناڵیە کۆچی دوایی کردوێت و نەگەشتوێتەوەی کە تۆمارێکە بێت یاخود نووسراوێکە بێت یا کۆیان بکەیتەوە لە شوێنێکە. بەو جۆرە سەرهەڵدانەکەیان کاتێکی دیاریکراوی نییە. بەڵام وەکەوەی کە لە سەرەتای ساڵی نەوەتەکانەوە نەخۆشەکان کە کۆکراونەتەوە وەکو لە شوێنێکا چارەسەرکرابن لە نەخۆشخانەی مناڵانەوە سەرەتا دەست پێ کرد، دواتر هاتینە نەخۆشخانەی هیوا و دواتریش وەکو سەنتەری سەلەسیمیا و نەخۆشیە بۆ ماوەیەکان خوێن ئەم نەخۆشانە چارەسەر وەردەگرن کۆ دەکرێنەوە لە شوێنە. ئەتوانین بڵێن ڕێژەکە لە چاو ساڵانی پێشووە لە کەمبوونایە، بێگومان ئەمەش بە پەیڕەوکردنی هەردوو پشکنینی پێش لەدایک بوون و پێشکنینی پێش هاوسەرگیری. بێگومان پشکنینی پێش هاوسەرگیری ئەمە کراوە بە یاسا کە هیچ گرێبەستێکی هاوسەرگیری لەلایەن دادوەرە واژۆ ناکرێت ئەگەر پشکنینی سەلەسیمیا نەکرێت بۆ دوو کەسێک کە خوازیاری هاوسەرگیریەکە. ئەمەش لە ساڵی 2008ەوە پەیڕەو کراوە بە یاسا و ئەو کەسانێک کە خوازیان پشکنینی پێش هاوسەرگیریان بۆ کرد. دواتریش پشکنینی پێش لەدایکبوونی کۆرپەلەکە ئەمەش لە ساڵی 2010 دەست پێکراوە، پێشتر کە ئەچوونە دەرەوەی وڵات و حکوومەت خەرجی تێچووی ئەو پشکنیانەیە. بەڵام ئێستا لە ساڵی 2016ەوە لێرە لە سلێمانی ئەم پشکنینە ئەنجامەدرێت. بەم دوو میکانیزمە پاڵپشت بە میکانیزمی بەرزکردنەوەی هۆشیاری خەڵک سەبارەت بە نەخۆشیەکە، بەمانە تۆ ئەتوانی ژمارەی نەخۆشی سەلەسیمیا کەم بکەیتەوە. و بێگومانیش توانی ومانە ئەگەر ساڵانی پێش 2007-2006 سیر کرد لەدایک بوون 75 نەخۆش لە ساڵێکا لەدایک بوو تازە هەبوو. سیرەکەی وردە ساڵ بە ساڵ ئەم ڕێژەیە کەمی کردووە تا کات ساڵی 2016 ساڵی ڕابردوو تەنها 5 نەخۆش لەدایک بووینەوە هەبوو. ئەمە مانای وایە کە ئێمە هەنگاومان ناوە بۆ بنەبڕکردنی نەخۆشیەکە بۆ خۆپاراستنەی و لە چەند ساڵی ئایندا ئینشاءڵڵا بە پشتیوانی خوا ئەگەینە خاڵی سفر لەدایک بوونی نوێ. نەخۆشی تالاسیمیا نەخۆشیی درێژخایەنی بۆ ماوەیە. ئەو کەسانەی دووچاری ئەم نەخۆشە دەبن دەبێت بە درێژایی تەمەنیان بەردەوام خوێنەوە بگرن. ئەوە ناوەکەشی ئەوەنەی من دەیزانم و لە پزیشکانی بواری نەخۆشەکەم بیستووە سنووری ئەو وڵاتە ناگرێتەوە کە لەسەر هێڵی دەریای سپی ناوەڕاستن. دیارە
گرفتی سەرەکی نەخۆشەکان ئەوەیە کە دەبێت بەردەوام خوێن وەرگرن و سەردانی نەخۆشخانە بکەن. نەخۆش جۆری هەیە، سێ جۆر نەخۆشی سالاسیمیا هەیە. جۆریان جۆری بچووکە کە پێی دەوترێ هەڵگر، هیچ گرفتێکی نییە. جۆری دووەمیان مامناوەندە لەگەڵ جۆری قورس. ئەم دوو جۆران دەبێت بەردەوام لەژێر چاودێری پزیشک و چارە سەردابن و دەبێت بەردەوام خوێن وەرگرن. گرفتە سەرچەکە وەرگرتنی خوێنە، لەگەڵ خوێنیشدا دەبێت ئەو پێداویستێ پزیشکانە ئەو چارەسەرانەی کە بۆ نەخۆشی تالاسیمیا دەگونجێ و بەکار بێ، ئەمانە دەبێت نابێت لە نەخۆشی تالاسیمیا ببڕێت. نەخۆشی تالاسیمیا گوتم لە جۆرەکانی ئەو ڕێژەیە کە چۆن پێویستی بە خوێنە بێ پزیشکی پسپۆر بە نەخۆشیەکە دیاریەکات. نەخۆشەیە لە مانجەکە دەبێت سێ جار سەردانی نەخۆشخانە بکە خوێن وەرگێت. نەخۆشەیە بۆ نمونە 20 ڕۆژ جارەیە 2 هەفتە جارێک. ئەو هاوکاریە ئەو موچەیە کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ خاوەن پێداویستی تایبەت بەگشتی دیاریکراوە توشکانی تالاسیمیاش لە ناویاندا پێشتر پێشم قەیرانانە لە 150,000 دینار بوو، بەڵام بە بیانووی چاکسازی و قەیرانەوانێ هاتن پێش هەموو چین و توێژەکان دەستکاری خاوەن پێداویستی تایبەتیان کورد تالاسیمیاش لە نایەنە. هەر نەخۆشێکی تالاسیمیا ئەگەر ماگانە 2 تا 3 جار سەردانی نەخۆشخانە بکە، ئەو موچەیە ئەو 9,000 کە وەرێگرێ تەنها بەشی کری هاتو چۆکەشی ناکە. ئێمە کۆمەڵە نەخۆشمان هەیە لە دەرەوەی سەنتەری شارەوە دێن، لە گەرمیانەوە دێن، لە پێنجێنەوە هەڵەبجەوە، ئەمانە بەشی کری هاتو چۆکەشیان ناکە، ینی نەک بڵێ بەشی بژێوی ژیانیشە. وە لەگەڵ ئەوەشدا کۆمەڵە پشکنین هەیە کە ئێستا نەخۆشەکان دەبێت سەردانی دەرەوە بکەن. بۆ منە زۆر جار نەخۆش بەهۆی وەرگرتنی خوێن و گرفتەکانی تری کە بۆی دروستە بێ، گرفتی نەخۆشی شەکری بۆ دروستە بێ، کێشەی گورچیلەی بۆ دروستە بێ، کێشەی نەخۆشەکانی دڵی بۆ دروستە بێ، ئەمانە دەبێت سەردانی پسپۆری تایبەت بۆ جۆرە نەخۆشیانە بکە و ئەو سەردانانش دەبێت بچێتە لای پزیشکی تایبەت یا لە دەرەوە. بۆیە ئەو بڕەپارە زۆر زۆر کەمە بۆ توشبوانی تالاسیمیا. نەخۆشی تالاسیمیا یەکێکە لە نەخۆشیە بۆ ماوەیەکانی خوێن کە ئەبێتە هۆی کەم خوێنی لە کەسی توشببوودا بەهۆی کەمبوونەوەی دروستبوونی هیمۆگلۆبینی خڕۆکە سوورەکانی خوێن. ئەمەش لە ئەنجامی تێکچوونی پێکهاتەکانی هیمۆگلۆبینی خوێن و نەخۆشی سالاسیمیا ئێمە توانین بڵێن گروپێک لە نەخۆشیە، چونکە چەند جۆرێکمان هەیە، بەڵام گرنگترینیان جۆری بێتایە، لە دوای ئەویش ئەلفا و هەروەها بێتا لە خۆیان ئەکرێت بە چەند بەشێکەوە. گرنگترینیان بێتا سالاسیمیای مەیجەر واتە بێتە سالاسیمیای گەورە و بێتە سالاسیمیای ماینەر واتە بێتە سالاسیمیای بچووک یاخود سادە. ئەم نەخۆشیە پێی ئەوترێت تالاسیمیا، چونکە تالاسیمیا وشەیەکی یۆنانیە بە مانای دەسی واتە دەریا، چونکە ئەم نەخۆشیە لە ناوچەکانی دەریای سپی ناوەڕاست بەربڵاوە، واتە لە هەموو جیهانە هەیە، بەڵام زۆر لەم ناوچانە بڵاوترە لەبەرەوە بە نەخۆشی کەم خوێنی دەریای سپی ناوەڕاست ناسراوە. ئەم نەخۆشیە و کوتمان چەند جۆرێکی هەیە. لە هەندێک لە جۆرەکانیە نەخۆشەکە هیچ نیشانەیەکی نابێت، هیچ کەم خوێنێکی نابێت، یاخود کەم خوێنێکی زۆر کەمی ئەبێت. بەڵام لە جۆری مەیجەرە ئەمە ڕێژەی هیمۆگلۆبینیان ئەچێتە خوار 9 گرامەوە، لەبەرەوە کەم خوێنێکی زۆریان بۆ دروست دەکات. زیاتر ئەم کەسانی کە هەڵگری نەخۆشی تالاسیمیان یاخود توشبوون بە نەخۆشی تالاسیمیا ڕێژەی ئاسنیان بەرزترە لە چاو کەسانی ئاسایی. نەخۆشی تەلەسیمیا نەخۆشیەکی کەم خوێنی بۆ ماوەییە. ناوەکەی لە تەلاسیمیا کە ناوێکی یۆنانیەوە هاتووە. تەلا واتە دەریا و سیمیاش مەبەستی کەم خوێنیە واتە نەخۆشی کەم خوێنی دەریای ناوەڕاست لەوە هاتووە، لەبەر ئەوەی لەو ناوچانەدا لە ئیتالیا، یۆنان، شەرقی ئەوسەط و لە بەشێکی ئاسیا و ئەفریقا ئەم نەخۆشیە بەربڵاوە.
وەکو وتمان نەخۆشیەکە بۆ ماوەیە واتە لە دایک و باوکەوە بۆ مناڵەکە ئەگوێزرێتەوە ئەگەر هاتوو دایکەکە تەمان تەلەسیمیا بە پێی ئەو پرۆتینی کە دروستە بێ بڵێن گلۆبیولین چەند جۆرێکی هەیە بەڵام دوو جۆری کە زۆر باوە ئەلفا تەلەسیمیا لەگەڵ بێتە تەلەسیمیا لەم ناوچانەی خۆمانە بێتە تەلەسیمیا زۆرە لە بێتە تەلەسیمیا دایک و باوکەکە هەڵگرن واتە هەڵگری نەخۆشیەکەن کە هەڵگری نەخۆشیەکە هیچ نیشانەیەکی نەخۆشیەکەی تیا دەرناکەوێت یاخود با بڵین لەواچێ بەتایبەتی لە مێکانە زیاتر لە کاتی دووگیانیە یان لە کاتی نەخۆشیەکە کەم خوێنەیەکیان ئەبێ بەڵام کە کاتێک دوو کەس هاوسەرگیری ئەکەن ئەگەر ئەم دوو کەسە هەردووکیان هەڵگر بن هەموو سکپڕیەک احتیمال هەیە لە ساڵ 25 مناڵەکانیان تەلەسیمیا مەیجر دەچێواتە جۆرە قورسەکەی ئەوەی کە پێویستی بە خوێنگواستنەوە هەیە یعنی لە هەموو حملێکە ئەگەر هاتوو دایک و باوکەکە هەڵگر بن لە ساڵ 25 احتیمال هەیە تەلەسیمیا مەیجر دەچێت جۆرە قورسەکە لە ساڵ 50 احتیمال هەیە وەکو دایک و باوکەکە هەڵگر بن لە ساڵ 25 احتیمال هەیە کە مناڵەکە ساغ بێواتە هەڵگریش نەبێ. سەلەسیمیا ئەڵین نەخۆشیەکی بۆ ماوەیە واتەوەی راستیە نەخۆشیە بۆ ماوەیەکان تەنها کاتێک ڕۆیان کە بۆ هێڵێک یا با بڵێن جینێک لە دایک و لە باوکەوە بگوازرێتەوە بۆ ئەو مناڵە هەردووکیان نەخۆشیەکە دەرەخەن لە ناو کەسە توش بۆ کەدەم کەواتە سەلەسیمیا نەخۆشیەکی بۆ ماوەیە تەنها کاتێک ڕۆدا دایکێک تەبێ هەڵگر بێ لەگەڵ باوکێکی شاکە هەڵگر بێ ئەمانە بە سیفەتی نەخۆشیەکەیان هەڵگرتەوە چونکە سیفەتی سەلەسیمیان سیفەتێکی بەزیوە ئەگەر لە دایک و باوکەکە وەکو هەڵگری هەبێت هیچ نیشانەیەکی نەخۆشیەکە تیانان دەرناکەوێت هیچ کاریگەریەکی نەخۆشیەکە لە هەڵگرەکانان دەرناکەوێت نازانرێت کە ئەمانە کەسێکی هەڵگرن و لەگەڵ کەسانی ئاساییە جیا ناکرێنەوە ئەگەر بە پشکنینی تایبەت نەبێت بۆیە لە ڕابردووشدا زۆربەی ئەو کەسانی کە توش بوون بە نەخۆشیەکە و لە دایک بوون بە سەلەسیمیا هۆکارەکەی ئەوە بۆ کە دایک و باوکەکە زانراو نەبووە پیانەوە دیار نەبووە کە هەڵگرن کاتێک هاوسەرگیریان کردو ئەم سیفەتە گوازرێتەوە بۆ نەوەکان لە نەوەکانە تووشی نەخۆشیەکە بێت واتە نەخۆشیەکە دەرەکەوێت هەر بۆیەشە ئێستا پشکنینی پێش هاوسەرگیری دانراوە چونکە ئەو کەسانە ئەدۆزیتەوە پێش ئەوەی بچنە پرۆسی هاوسەرگیری و ژیانی هاوسەرگیریەوە تۆ ئەتوانیت بڕیار بدەیت پێیان بڵێیت دەستیشانیان بکەیت کە ئەم دوو کەسە هەڵگرن بە نەخۆشی سەلەسیمیا و مەترسیەکانیان لەسەر مناڵەکانیان چۆنە چەند ئەگەر هەیە کە توش بوون بە نەخۆشی سەلەسیمیا و هەڵبژاردەکان چییە بە شێوەی زانستی و شێوەی پزیشکی لە بەردەمیانە کە بتوانن پەیڕەوی بکەن تا بتوانن نەوەیەکی تەندروست و خێزانێکی بەختەوەریان هەبێت. بەڵێ نیشانەکانی ئەم نەخۆشیەوە ئەتوانین بڵێن لە دوای تەمەنی 6 مانگی لە دایکبوونەوە دەست پێەکە هەندێک جارە گەر حاڵەتەکە زۆر قورس بێ پێش ئەوەش لە 4 مانگ 5 مانگ نیشانەکە دەرەکەیت وەکو سەرەتاکە ئەیبینی یەکەم مناڵەکە بێڕەنگە بێت بێڕەنگیەکی پێوە دیارە مناڵەکە گرۆزە بێت خواردنی وەک پێویست نابێت خەوی وەک پێویست نییە وەکو ناڕەحەت ئەیبینیت بەردەوام وەگەر دایک باوکەکە لای پزیشکێک پشکنینێکی بۆکەنە پشکنینێکی سەرەتایی خوێن کە بکەیت لەوانەیە نیشانەکانی نەخۆشی سەلەسیمیای تا بدۆزیتەوە ئەگەر بە وەردی سەیری بکەیت و لەو تەمەنەشە زۆرترین هۆکاری کەم خوێنی سەلەسیمیای جا لەوە پزیشکەکە بڕیارەدات کە پشکنینی سەلەسیمیای بۆ بکرێت یان نا کاتێککە پشکنینی سەلەسیمیاکرێت ئەتوانێت دەستنیشان بکرێت کە ئەمە توش بوو بە ناخۆشی سەلەسیمیا یان نا بە تایبەتی کەسانێکیش خێزانێک دایک باوکێک کە مناڵێکیان هەبێت توش بوو بێ پێشتر بە سەلەسیمیا یاخود پێش هاوسەرگیری دەستنیشان کرابن کە هەڵگرن بە نەخۆشی سەلەسیمیا کە حاڵەتێکی وا بینن نەخۆشەکەیان بەو شێوەیە مناڵێکی بەو شێوەیان هەیە ئەمە واکە کە احتیمالی زیاتر ئەیات بۆەوەی کە بەرەو دەستنیشانکردنی ڕاست و دروست بڕۆ خۆی باز لە سیفەتەکە با بکەین ئێمە کاڵین سەلەسیمیا وەکو بڵین وەکو سیفەتێک وایە ئەوانەی کە تەنها هەڵگرن چونکە بۆ ئەمە
کە سیفەتە بە پێی یاسای مندڵی بۆ ماوەی کە یاسای مندڵی بۆ ماوەیە سیفەتەکانی مرۆڤ کە بۆ ماوەن و ئەگوازرێنەوە بە پێی ئەم یاسایە ئەڵێ بۆ هەر مرۆڤێک بۆ هەر سیفەتێک جینێکێ ئەم جینە لەسەر کرۆمۆسۆمەکانە هەر کرۆمۆسۆمێکیش دوو تاکە تاکێک لە دایکەوێت تاکێک لە باوکێک کاتە بۆ هەر سیفەتێک تۆ جینێکت هەیە لەسەر ئەم کرۆمۆسۆمە جینێک شتەیە لەسەر ئەم کرۆمۆسۆمە سەلەسیمیاش لەو سیفەتانەیە کە بە هەمان شێوە و بە هەمان یاسا ئاگوازرێتەوە ئەگەر هاتوو ئەو کەسە یەک جینی گرفتداری وەرگرت بێت جینەکەی تری نۆرمەڵ بێت ئاسایی بێت واتە یەک جینی نەخۆشیەکەی وەرگرت ئەو پێڵێن هەڵگر ئەوە ئەو کەسانن کە نەخۆشیەکان تیا دەرناکەوێت تەنها سیفەتەکان هەڵگرتووە و ئەیان گوازنەوە بۆ نەوەکانی دوای خۆیان بەڵام ئەگەر هاتوو لە هەردوو کرۆمۆسۆمی دایک و باوکۆ نەخۆشیەکە وەرگیرابێت سیفەتەکە وەرگیرابێت ئەما بێت بە نەخۆشی سەلەسیمیای قورس کەواتە سەلەسیمیای سووکت هەیە کە هەڵگرە یاخود هەڵگر لەگەڵ سەلەسیمیای قورست هەیە کە ئەو کەسانن کە بەردەوام پێویستیان بە خوێنە ئەمە جۆرە قورسەکەی نەخۆشیەکە لە نێوەندیشیانە کەسانێکن کە پێوترێت سەلەسیمیای ناوەند کە ئەمە نە هێندەی قورسەکە قورسە و نە هێندەی هەڵگرەکە سووکە ئەمە لە بینیانایە خوێن وەرگرتنی ئەمان جیاوازە لە کەسێکەوە بۆ کەسێکی ترە گۆڕێت لەوانەیە کەسەکە بەو شێوە زۆرەی سەلەسیمیای قورس پێویستی بە خوێن وەرگرتن نەبێت و بەو شێوە کەمەی سەلەسیمیای سووکیش نەبێت کە هەر پێویستی بە خوێن وەرگرتن نەبێت لە کاتێکەوە بۆ کاتێک یا بەپێی حاڵەتی نەخۆشیەکە بەپێی سترێس بوونی سترێسێک لە کاتی دووگیانیە یاخود لە کاتی پێویست بوون بە نەشتەرگەریەکە پێویست بکە کە خوێن وەربگرێت ئەمانە دەرەجەیەکی بڵێن پلەیەک کەمترن لە نەخۆشیە قورسەکە بەپێی توێژینەوە و نەخۆشیەکە نەخۆشیێکی هەڵگری بۆ ماوەیە واتە دەگوازرێتەوە لە باوانەوە بۆ نەوەکان ئێمە بە هاوکاری فەرمانگەی تەندروستی سلێمانی و بە هاوکاری سەنتەری سالاسیمیان نەخۆشە بۆ ماوەکانی خوێن ماوەی چەند ساڵێکە لە هەوڵی ئەوە داین ڕێگری بکرێت لە زیادبوونی لەبەری نەخۆشەکە کە زانراوە نەخۆشێکی بۆ ماوەیە ئێستا ئەگەر هەر کوڕ و کچێک پشکنینی پێشوەختی هاوسەرگیری بکات دڵنیا دەبێتەوەی چونکە کێشەکە لە دایک و باوک واتە ئەو کوڕ و کچەی کە بە تەمای هاوسەرگیرین دروستە بێ ئەگەر ئەو کوڕ و کچە هەردووچان هەڵگری نەخۆشەکە بن خۆیان هیچ گرفتێکیان پێ نییە و تەنانەت هەستیشی پێ ناکەن کە هەڵگرن تا پشکنینەکە نەکەن گرفتەکە لە ئەوە دەرەچێکە هاوسەرگیریەکان ئەنجامدا و کۆرپەلەیەشان دروست کرد بەپێی ئەو توێژینوانی دکتۆر دەیڵێ و یاسای مندڵ لە 125 هەموو دووجانێکی دایک ئەگەر هەیە توژبوویەکی تالاسیمیا لە دایک بێ بۆیە ئێستا ئێمە ئەو هەوڵەمان داوە کە هەموو کوڕ و کچێک پێشەوەی گرێبەسی هاوسەرگیریەکەی ئەنجامدات سەردانی بانکی مرکزی خوێن کات مختبەر مرکزی لەوێ پشکنینی تایبەتی بۆ دەکەن ئەگەر زانرا هەردووچان هەڵگرن ئەوە دەیان نێرنە سەنتەری سالاسیمیا یان کۆمەڵی تالاسیمیا تا ڕێنمایی وەرگرن لەبەری نانێرنە دادگا تا گرێبەستەکان بۆ ئاژوو کرێ وەگوتم لە بە هاوکاری فەرمانگەی تەندروستی سلێمانی و سەنتەری سالاسیمیا بەردەوامین لە ئەو ڕێنمایانەی کە بدرێت بە هاوڵاتیان بە تایبەت ئەو کوڕکچانەی کە یانەوێ هاوسەرگیری بکەن لە ئێستادا کارێکی زۆر باش کراوە بە تایبەت لە شاری سلێمانی و خەڵکیش باش تێگەشتووە لەوەی کە نەخۆشیەکە هەڵگریە و لە باوانەوە دەگوازرێتەوە زۆر کەس هەیە هەر پێشەوەی هاوسەرگیریەکە بکە پشکنینەکە ئەنجامەدا ئێمە دەستخۆشیانێکن و هەوڵە دەین هەموو کوڕ و کچێک ئەو کارە ئەنجامدا پێش هاوسەرگیری ئێمە لە ڕێی سیمینار و وەرکشۆپی تایبەت کە لە ساڵانی ڕابردوو و لە ئیم ساڵیشتا سەردانی پەیمانگا و زانکۆ و خوێندنگە ئامادەی دواناوەندیەکانمانە کرد ئەکرد باسی جۆری نەخۆشەکەمانەکە باسی گرفتەکانی و باسی ئەم نەخۆشیە لە چێوە دروستە بێ تا خەڵکی لێی ئاشکرا بێ و خۆیانی لێ بپارێزن وەکوتمان ئەم نەخۆشیە بۆ ماوەیە واتەوەی ڕاستیە لە ڕێگەی دایک و باوکەوە بۆ مناڵەکان ئەگوێزرێتەوە
واتە ئەگەر دایک و باوکێک هەردووکیان هەڵگری نەخۆشیەکە بن یاخود هەردووکیان توشبوو بن بە سەلەسیمیای ماینەر ئەوە ڕێژەی لە 150 مناڵەکانیان وەکو خۆیان هەڵگرە بن واتە ماینەر ئەبن بەڵام لە 125یان توش ئەبن بە سەلەسیمیای مەیجەر و لە 125 مناڵەکانیشیان ئاساییە بن بەڵام ئەگەر دایک و باوکەکە تەنها یەکێکیان توشبوو بێت بە سەلەسیمیای ماینەر ئەوە لە 150 مناڵەکانیان هەڵگری نەخۆشەکە بن واتە بن بە ماینەر لە 150یان ئاساییە بن یعنی ئەم نەخۆشیە لە ڕێی جیناتەوە لە دایک و باوکەوە گوێزێتەوە بۆ مناڵەکان ئەم دیاردێ ئەتوانین بە ڕێگەی پشکنینی پێش هاوسەرگیری کە بۆ تاکەکان ئەنجام بدرێ لە پێش پرۆسی هاوسەرگیری کە خۆشبەختانە ئەم ڕێگەی لە کوردستان هەیە لە ساڵی 2008ەوە ئەم بەرنمەیە هەیە و هەموو کەسانێک کە هاوسەرگیری ئەەکەن پێش ئەوە پشکنینیان بۆ ئەنجامەدرێن وەگەر کەسێکیان حاڵەتەکەیان هەبێیان هەردووکیان هەبێ ئەو ئاگادارەکرێنەوە بەڵام ئەگەر هاتوو دوو کەس هاوسەرگیریان کردبوو ئەو دوو کەسە لە دوای ئەوە زانیان کە هەردووکیان هەڵگری نەخۆشیەکەن و مەترسیش هەیە لە 125 مناڵەکانیان تووشی سەلەسیمیای مەیجەر ببن لەبەرەوە ئەتوانێت لە کاتی دووگیانی دایکەکەیە لە هەفتەی چوارهەمی دووگیانیەکەیە پشکنینی بۆ بکرێت ئەوە لێرە ناکرێت لە ڕێی وەرگرتنی نمونەیەک لە کۆریۆنێک ڤیلای لە وێڵاشی مناڵەکەوە ئەو کاتە پشکینی بۆ کرێ و ئەگەر ئەم مناڵە توشبوو بێت بە نەخۆشی سەلەسیمیای مەیجەر ئەوە دیاری ئەکرێت ئەو حاڵەتانی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەوانەی کە توش بوون بە سەلەسیمیای مەیجەر بەڵێ مەترسی هەیە لەسەر ژیانیان بەڵام ئەوانەی کە ماینەرن تەنها لە کاتی هاوسەرگیریان مەترسیان بۆ دروستە بێ ئەگەر ئەو کەسی هاوسەرگیری لەگەڵەکان وەکو خۆیان ماینەر بێت بەڵێ ئەگەر هاوسەرگیریەکە بکرێت لە بینی دوو کەسی هەڵگرا تەبعاً جێگەی مەترسی ئەبێت ئەگینا ئەو کەسانی کە هەڵگری سەلەسیمیاکەن کە سەلەسیمیای ماینەرن ئەمە ئەوترێت کێشان بۆ کۆمەڵگا چونکە لە ئەنجامی هاوسەرگیریان لەگەڵ کەسێکی تر دروستی مەیجەر دروست ئەبێ بەڵام ئەوانەی کە حاڵەتی مەیجەریان هەیە ئەوە بۆ خۆیان کێشن کێشە بۆ نەخۆشەکە خۆی دروست ئەبێت ئەم نەخۆشیە ویراتیە واتە بۆ ماوەیە وەکوتم لە دایک و باوکەوە ئەگوێزرێتەوە لەم منتیقانەیە کەوتم لە ئیتالیا لە یۆنان لە شەرقی ئەوسەد لە بەشێکی ئاسیا و ئەفریقای ئەم نەخۆشیە هەیە ئێمە لە سلێمانیا نزیکەی ئەوەی کە ریسێرچ کراوە بووی لە سا چواری خەڵکی سلێمانی هەڵگری سەلەسیمیان کاتێک دوو کەس زەواجەکەن ئەم دوو کەسە ئەگەر هاتوو هەردووکیان هەڵگر بن ئەگەر پشکنینیان بۆ نەکرێ خۆشبەختانە لە ساڵی 2007ەوە لە سلێمانیا هەموو کەسێک کە زەواجەکات پشکنینی پێشوەختیان بۆ ئۆکرێ ئەگەر هاتوو ئەم دوو کەسە هەڵگر بوون پیانەوترێ یاخود زەواجەکە بۆ سێنێ یا هەموو حەملێک ئەبێ پشکنینی بۆ بکرێ بۆ دایکەکە ئەگەر هاتوو مەیجەر بێ ئەتوانێت ئەو مناڵە لەبار ببرێت بۆ وەی نەخۆشیەکە تەشەنە نەکەنێ تەشەنە نەسەندێ لەبەرەوەی لە 2007ەوە ئەم پشکنینە ئەکرێت نەخۆشیەکە بە شێوەیەکی بەربڵاو زۆر کەم بۆتەوە بەڵام ستڵیێنی تا ئێستش هەر نەخۆشی تەلەسیمیای مەیجەر هەیە یعنی دروستە بێ مناڵ لەبەرەوەی مەسەلەن لە شوێنی ترەوە فەحز ناکرێت پێشەوەی زەواج بکرێ بەڵام ڕێژەکە زۆر کەم بۆتەوە لە سا 4 هەڵگرن هەڵگری تەلەسیمیان کاتێک گەوتمان دوو هەڵگر زەواجەکەن ئەو کاتە احتیمال هەیە هەموو حەملێک لە 125 مناڵێکی تەلەسیمیان بێ لەواچی خێزانێک هەبێ مەسەلەن 5 کەس بێ هیچ دایک و باوکەکە هەڵگرن هیچیان تەلەسیمیا مەیجەریان نەبیانی جۆرە قورسەکە مناڵەکانیان لەواچێ لەو 5 کەسە چوارێ ببیانی هەموو حەملێک احتیمالی لە 125 هەیە کە ئەو مناڵەی دروست ئەبێت تەلەسیمیا مەیجەر بێ واتە جۆرە قورسەکەی بێگوان کاریگەریەکانی نەخۆشی سەلەسیمیا کوتمان سەرەتا بە کەم خوێنی دەست پێەکە کەم خوێنیش ئەگەر بەڕاست و دروستی چارەسەر نەکرێت ئەبێتە هۆی هیچ ئەو کەسە نەتوانێت ژیانێکی ئاسایی بەسەر بێت بە تایبەتی ئەگەر هات مناڵێکی سەلەسیمیا هیچ گواستنەوەیەکی خوێنی بۆ نەکرێ و فەرامۆش بکرێ و هیچ چارەسەرێکی بۆ نەکرێت لە چەند مانگێکە گیان لە دەستەیە چونکە هەمومان نەزانین کە خوێن ڕووباری ژیانە و هەموو ژیان بەستراوە بە خوێنەوە کەواتە نیشانەکانی تانی بڵێن نیشانەکانی کەم خوێنیە لە سەرەتا لە بێهێزی لە بێڕەنگی لە
گەشە نەکردن وەک پێویست دواتر ئەگەر چارەسەر نەکرێت لە سستبوونی دڵ لە سستبوونی جگەر لە سستبوونی گەشە لەو کەسەیە ئەمانە نیشانەکانی کەم خوێنین هەروها چەند نیشانەیەکی ترکە تایبەتە بە سەلسیمیا وەکو گەورەبوونی چوونی ڕوخساری دەموچاو ئەنجامی گەورەبوونی ئەسکەکانی پێکاتی دەموچا ئەماواکە کە ئەو کەسە شێوازێکی تایبەتیە بێ کە پێڵێن ڕوخساری سەلسیمی ئەمانەش ئەگەر بێت و بە جوانی و کاتی خۆیان و لە سەرتاوە بەڕێکوپێکی چارەسەر وەربگرێت ئەو مناڵە ناهێڵیت کە ئەو گرفتانەی تیادا ڕوو بدات لەلایەکی ترۆ گەورەبوونی سپڵ و گەورەبوونی جگیر و بێهێزی و لاوازبوونی ئێسکەکان کانێزان لەوانەیە بێتە هۆی لە خۆشکانی ئەسکەکان دواتریش گرفتەکانی تر کە ئەنجامی وەرگرتنی خوێن بەبێ وەرگرتنی چارەسەری دژە ئاستنەکان پێیابن وەکو دیسانەوە سستبوونی جگەر سستبوونی دڵ سستبوونی غودەکان با بڵێن گلاندەکان و ڕژێنەکان کە ئەما بێتەوەی گەشە نەکردنی کەسەکە یا لەوانەیە بێتەوەی توشبوونی بە شەکریا توشبوونی بە غودەی دەرەقی کەمی غودەی دەرەقی یاخود پێنەگەیشتنی ئەو کەسە لە ڕووی باڵغبوونەوە دواکەوتنی گەشەی ڕەگەزی ئەمانە هەمووی چەند هۆکارێک چەند نیشانەیەکن لە نەخۆشیەکە داڕوەدەن کە هەندێکیان تایبەتن بە نەخۆشیەکانێکشیان تایبەتن بە گرفتەکانی کە دواتر دەرەنجامی خوێنوەرگرتن پەیدا ئەبێت ئەو خوێنوەرگرتنی کە بە شێوەیەکی زانستی و ڕاستی دروست نەکرێت چارەسەری ئەم نەخۆشیە چاندنی مۆخە بۆی کە بە یەکجاری چارەسەر بکرێت بەڵام کێشەیەک هەیە ئەویش ئەوەیە بۆ چاندنی مۆخ تۆ پێویستە کە خوشکێک یا برایەکێ بێ ئەو کەسە کە مۆخەکەی هاوگونجاو بێت لەگەڵ کەسە نەخۆشەکە بەڵام بەداخەو کەمن ئەو کەسانەی کە بەختەوەرن بۆی کە خوشکێک یا برایەکیان هەبێت کە هاوگونجاو بێت مۆخەکەیان لەگەڵیانە ئەمە لەلایەک کەواتە هەموو کەس بەختەوەر نییە بەبوونی خوشک و برایە کە مۆخەکەی گونجاو بێت و بتوانیت چاندنی مۆخی بۆ بکرێت لەلایەکی تریشەوە چارەسەرکردنی نەخۆشیەکە لە سەرەتاوە چۆن چارەسەرکراوە چۆن خوێنی وەرگرتووە گەیشتووەتە چ قۆناغێکی قورسی ڕێژەی ئاسنەکەی چۆنە توش بووە بە ڤایرۆسەکانیان تا چ ڕادەیەک ئەو نەخۆشیە کاریگەری لە جگەری ئەو کەسە کردو کەوانە هەمووی پابەندە بە چۆنێتی چارەسەرکردنی نەخۆشیەکە لە مناڵەوە لە سەرەتاوە تا ئێستا ئەمانەش هۆکارن بۆ دیاریکردنی ئەوەی کە بڵین ئەم نەخۆشە سوود ئەبینێت لە چاندنی مۆخ یاخود سوود نابینێت کەواتە چاندنی مۆخ ئەتوانین بڵێن چارەسەری بنەبڕکارە بۆ نەخۆشی سەلسیمیا بەڵام ئەو کەسانەی کە بەختیار نین بە چاندنی مۆخ یاخ بەڵێن چاندنی مۆخیان بۆ ناکرێت مانای ئەوە نییە کە ئیتر چارە نەکراون حاڵیان زۆر خراپە نەخێر ئێستا بە پێچەوانەوە بەبوونی خوێنێکی باش بەبوونی چارەسەر و دژە ئاستنێکی باش بەبوونی ئەو چارەسەرانی کە تازە هەن و دەستەوەر کراون کەسێکی سەلسیمیا ئەتوانێت هاوشێوەی کەسێکی ناسەلسیمیا بژیت و ژیانی نزیکەی ژیانی کەسێکی ئاسایی بێت چونکە بەبوونی خوێنی باش و چارەسەری باش ئەتوانین ژیانی کەسێکی سەلسیمیا هاوتای ژیانێکی کەسێکی ئاسایی بکرێت واتە ئەو پرسیە یاخود با بڵین ئەو جان لە دەستدانەی کە لە ڕابردوودا هەبوو بۆی گرفتی نەبوونی دەرمان یاخود ئەو شێوازە چارەسەرەی کە لەو کاتەدا هەبوو وایە کرد کە نەخۆشێکی سەلسیمیات مەودای تەمەنی کەمتر بێت لە کەسێکی ئاسایی بەڵام لە ئێستادا نەخێر ئەتوانین بڵین هاوس بەرامبەرن نزیکن لە یەکترەوە کەسێکی ئاسایی کەسێکی سەلسیمی سەنگی یەکترن لە ژیان سپاس بخوا ئێستا چارەسەری نەخۆشیەکە دۆزراوەتەوە هەیە و جێ دڵخۆشیشەکە ئێستا سنتەری چاندنی مۆخ لە کوردستانی عێراق لە شاری سلێمانی کراوەتەوە کە ئەمڕۆ من قسە ئەکەم زەرع بۆ شەشەمین نەخۆشی تالاسیمیا کرێمە جێ دڵخۆشیە گرفتەکان یعنی ئەو کاریگەریانی لەسەر نەخۆشە دیارە کەسێک ئەگەر نەخۆشیی کاتیش بگرێت گرفتی بۆ دروستە بێ لانی دەرونی ئەڕوخێت بێتاقەتە بێ بەڵام ئەگەر نەخۆشیەکەی درێژخایان بێ و بەردەوام بێ بێتاقەتە بێ ینی نەخۆشیەیە نەخۆشەکان ئێمە زۆر بەشیان مناڵن نازانی چۆنی هێنی تەخەسخانە بە دایک و باوکەکە چۆن تەعاملی لەگەڵکەن بڵێن ئەمڕۆ کاتی خوێن وەرگرتن تا ینی لانی دەرونیان زۆر خراپە بێت تەنانەت کۆمەڵێ نەخۆشمان هەبوو وان لێ هاتەوە و تێکەڵی کەس نەبوون چۆن ئەڵێ خوان وا ئەبینیەوە کە ئیتر
بەکاری ئەوەیان هاوڕێتی بکەن یا بخوێنن بەڵام لە ڕێگەی سنتەرەوە لە ڕێگەی کۆمەڵەوە کە چەند جار کۆڕ و سیمیناریان بۆ کراوە پیان دەوترێکە ئێوە هیچ گرفتێکتان نییە وەکو کەسی ئاسایی وە نەشمان لایە ئێمە خوێندکارمان هەیە لە زانکۆ لە ئەندازیاری دەخوێنێ لە پەیمانگەکان و خوێندکارمانەیە بۆ منە مامۆستایە فەرمانبەرە خوێندکار نەخۆشمانەیە کاری باشەکات بۆ خۆی بەڵام دەبێت دایم لانی دەرونیان ئاسوو دەکرێت دڵخۆشیان کەیت تا هەست بە نەخۆشیەکان نەکەن و نەڕوخێن جگەلەوەی لە خێزانەکانیشانە ئەتوان بڵێم زۆری خێزانەکانیش پیان ماندوون بەردەوام هاتو چۆی نەخۆشخانە مانجێ نییە دوان نییە بەردەوام ئەم نەخۆشە تا لە ژیانە بێ دەبێ سەردانی نەخۆشخانەکەن سوپاس بۆخوا ئەو پێنج کەسەی کە تا ئێسا چاندنی مۆخیان بۆ کراوە چواریان چۆتە دەرەوەی خەسخانەیەکی چند لە خەسخانە ماوە و لەگەڵ ئەم تازەیەش کە شاندنی مۆخەکەی بۆ ئەنجامەدرێ سوپاس بۆخوا نەشتەرگەریەکەیان سەرکەوتوو بووە کە بە دەستی پزیشک و کارمەندانی خۆماڵی کوردستان بە هاوکاری تیمێکی ئیتاڵی دیارە هەر نەخۆشێکی تالاسیمیا کە چاندنی مۆخی بۆ ئەکرێت وەکو نەخۆشێک نییە کە بۆ نەشتەرگەریەکی گورچی لەیە سپڵ لابردنێ یا ڕیخۆڵە چۆرێ بگرێ و هەفتەیەک کاتی هەبێت دوای ئاتیادی بێتەوە دەبێ بۆ ماوەی کەمتر لە ساڵ یا زیاتر لە ساڵ ئەم نەخۆشە بەردەوام مانگانە سەردانی نەخۆشخانەکە کۆمەڵە چارەسەر هەیە بەردەوام وەریگرێ تاکو ئەو کاتەی دکتۆر پێی دەڵێت چارەسەرەکانت ڕاگرە هەنی یەکسەر کتوپەر کرد نەشتەرگەریەکە کرد کۆتایی بە چارەسەر نایە دەبێ بەردەوام لەژێر چاودێریا بێ دیارە ئەوەی کە داوامان لە هاوڵاتیان بێت دوو داوایە یەکێکیان لە هەموو تاکێکی کۆمەلگا کە ئەیانەوێ هاوسەرگیری ئەنجامدەن پێش ئەوەی هیچ بڕیارێک بدەن تکایە پشکنینی تایبەت بە نەخۆشی تالاسیمیا ئەنجامدەن تاکو ژیانێکی ئاسوودەیان هەبێ و نەوەیکی تەندروست بخەنەوانێ و داوای دووەمان لە هاوڵاتیان ئەوەیە کە بەردەوام هاوکاری توژوانی تالاسیمیا بکەن بە خوێنبەخشین بەعنی بە قسەیەکی خۆشیش بێت معنەوێتی نەخۆشەکان بەرزکەنەوانێ داوامان لە حکومەت دیارە داواکەی ئێمە ئەوەیە کە ئەو پێداویستیانەی بۆ نەخۆشی تالاسیمیا گونجاوە و ئەو چارەسەرانەی کە ئێستا بۆ چاندنی مۆخ بەکاردێت بە زووترین کات ئەو چارەسەرانە دابین کات چونکە ئەو سنتەری کراوەتەوە جێ دڵخۆشی هەموو نەخۆشانی تالاسیمیا لە کوردستان نەخۆشە لە جاتیەوەی بچێتە دەروی وڵات چاندنی بۆ بکرێ لە وڵاتەکەی خۆیدا بۆ یەکرێ و بە پزیشکانی خۆماڵی و لە ناو خۆیانە ئەو پێداویستیانە زۆر گرنگە کە دابین بکرێ دووش بە زووترین کات حکومەتی هەرێم بڕیاری چاکسازی لەسەر خاوەن پێداویستی تایبەت بەگشتی و توژوانی تالاسیمیا هەڵگرێت لەبەری ئەو بڕە هاوکاریەی کە دەدرێت بە خاوەن پێداویستی تایبەت بەشی گوزەرانیان ناکە لەگەڵەوەش خاوەنی ئەو هەموو گرفت و ناڕەحەتیان لە ژیاندا کاریگەریەکانی ئەم نەخۆشیە بەپێی جۆری نەخۆشیەکە جیاوازە ئەوانەی کە توشبوون بە نەخۆشی سەلاسیمەی سادە کاریگەریەکی زۆریان لەسەر دروست نابێت تەنها ئەوەیە کە کەمێک هیمۆگلۆبینی خوێنیان دابەزێت بە تایبەتی لە ئافرەتە لە کاتی دووکیانە بەڵام ئەوانەی کە توشبوون بە سەلاسیمەی گەورە ئەمە کاریگەریەکی زۆر لەسەر ژیانیان دروست ئەبێ چونکە ئەبێتە هۆی دروستبوونی کەم خوێنی کە هەر لە تەمەنی 6 مانگیەوە دەرئەکەوێت نیشانەکانی هەروەها ئەبێتە هۆی تێکچوونی شێوەی ئێسکەکان بە تایبەتی ئێسکی دەموچاو کە بە تایبەتی ئێسکەکانی چەناکە و لووت و ناوچاوان جگەلەوە ئەبێتە هۆی گەورەبوونی سەپڵ و جگەر و بەهۆی ئەوەی کە ئەم نەخۆشانە لە کاتی کەم خوێنێکەیە پێویستە بەردەوام خوێنیان بۆ بگوێزرێتەوە خوێنیان بدرێتێ لەبەرەوە ئەمانە مەترسیان هەیە کە توش بن بە نەخۆشیە گواستراوەکان لە ڕێگەی ڤایرۆسەکان کە لە ڕێگەی خوێنەوە نەقڵەبێ وەرمونە نەخۆشی جگەری ڤایرۆسی بۆیە پێویستە بەردەوام کوتانیان بۆ بکرێت
هەروەها کاریگەریەکی تری ئەم نەخۆشیە ئەم کە مادەی ئاسن لە جسمیان نازیاکات لە ئەنجامی گواستنەوەی خوێن لە ئەنجامی پێدانی خوێن ئەمە کۆ ئەبێتەوە لە ئەندامەکانی تری لەشە بۆنمە لە پەنکریاس وا ئەکات کە پەنکریاس توانای دەردانی ئینسۆلینی نەمێنێت یاخود کەم بێتەوە بەمە مەترسیانە بێت تووشی نەخۆشی شەکرە ببن یاخود لە مناڵە ئەبێتە هۆی دواکەوتنی گەشە چکە تەسیرە کاتە سەر ڕژێنەکانی تر هەروەها لە دڵە لە ماسوولکەکانی دڵا کۆ بێتەوە ئەبێتە هۆی لە کارکەوتنی دڵ و بەداخۆ بێتە هۆی مردنی نەخۆشەکە چارەسەری نەخۆشیەکەش لە جۆری میجەر ینی جۆری سەلەسیمیای گەورە پێویستە ئەو نەخۆشانێک کە سەلەسیمیای میجەریان هەیە بەردەوام لە ژیانیانە بە شێوەیەکی ڕێکوپێک و بەردەوام خوێنیان پێ بدرێت لە ئەنجامی ئەم خوێن وەرگرتنە زۆرەژۆک وتمان ئاسنیان زۆر ئەبێ لەبەرەوە لەو کاتەیە پێویستە لە دوای وەرگرتنی ڕێژەیەک لە خوێنەکە ڕێژەیەک لە خوێن دەرزیان بۆ بکرێت دەرزی دەسپیراڵی پێوترێ بۆی ڕێژەی ئاسنەکە لە خوێنیاندا بزێنێ و تەسیر نەکاتە سەرجەستەیان جگەلەوە لابردنی سپڵ یەکێکە لە ڕێگەکانی چارەسەرکردن هەروەها چاندنی مۆخی ئێسک کە پێویستە ئەم مۆخی ئێسکە کە وەرەگیرێت بۆم نەخۆشە لە کەسێکی نزیک خۆیەوە وەربگیرێت خۆشبەختانە لە کوردستان ئێستا سەنتەری چاندنی مۆخی ئێسکیش کراوەتەوە و چەند مناڵێکی توش بوو بۆیان کراوە بە سەرکەوتووی ئەم نەخۆشیە و کووتمان ئەگەر جۆرەکە بێتە تەلەسیمیا ترید بێ واتە ئەو کەسە هەڵگر بێ عادەتەن هیچ مشکلەیەکی بۆ دروست نابێت تەنها بەعزە جارێک نەخۆشەکە کەم خوێنەیەکی بێ لە طبیعی ڕێژەی هیمۆگلۆبینەکەی لە طبیعی کەمترە بێ عادەتەن لە بینی 9 بۆ 11 بێ ئەو کەسانەی کە هەڵگرن بەڵام ئەگەر هاتوو مناڵەکە تەلەسیمیا میجەر بوو عادەتەن تا شەژمانی یەکەم هیچ مشکلەیەکیان نابێ بەڵام لە دوای شەژمانی یەکەمەوە مناڵەکە هەستەکەی مەسەلەن کەم خوێنە ڕەنگی زەردە بێ گەشەی لە وەکو مناڵی تر نابێ کەمترە بێ لەواچێ سپڵی بە ئاوسێ دوای ئەوەی پشکنینی بۆ کرێ سێرەکەن مناڵەکە مەسەلەن ڕێژەی هیمۆگلۆبینی کەمە بێ لە ئاسایی لە بینی 6 بۆ 7 لەواچە کەمتریش ببێ ڕێژەی هیمۆگلۆبینەکە چەند پشکنینێک هەیە بۆی ئەکرێ بۆ مناڵەکە و بۆ دایک و باوکی دوای ئەوە کە HB ئەلکترۆفۆریس CPLN ئەو فەحسەیان بۆ کرێ عادەتەن لە دوای 1 ساڵ لە مناڵە ئەتوانی بیکەی چونکە پێشەوە هەر ڕێژەیەک خۆی مناڵەکە ئەو هیمۆگلۆبین ئفی هەیە زۆر دەرناکەوێت بەڵام تۆ بەچی ئازانی مەسەلەن و کەسە ئەو مناڵە کەم خوێنە بێ پێویستی بە خوێن گواستنەوە بێ گەشەی کەمە بێ لاوازە بێ خواردنی باش نابێت شیر خواردنی وەکو مناڵی ئاسایی نابێت لەواچێ سپڵی گەورە بێ دوایەوە کە پشکنینی بۆ کرێ ئەزارێ ئەم مناڵە کەم خوێنە و چەند پشکنینێکی تر بۆ کرێ بۆ ئازانرێکە تەلەسیمیای میجەری هەیە واتە جۆرە قورسەکەی چارەسەرەکەی طبعاً چارەسەرەکەی خوێن گواستنەوەی ئەم مناڵە ئەبێت بە بەردەوامی گواستنەوەی بڵەد ترانسفیوژنی بۆ کرێواتە خوێنی بۆ بگوێزرێتەوە لەگەڵ ئەم بڵەد ترانسفیوژنە ئەبێ چەند شتێکی تر هەیە بۆی بکرێت چونکە گواستنەوەی خوێنێکی زۆر ئەبێتە هۆی ئەوەی ڕێژەیەکی زۆر ئاسن لە جسمیا کۆم بێتەوە کە ئەمەش زیان بە ئەندامەکانی جەستەی ئەگەیەنێ لەبەرەوە ئەو کەسە ئەبێ بە بەردەوامی فەحسی ئاسنی بۆ ئەکرێ مانگانە ئەگەر ڕێژەی لە ڕێژەیەک زیاتر بۆ ئەوە بێ ئەو کەسە ئایرن کیلیشن وەرگێ واتە عیلاجی دژە ئاسن وەربگرێ کە ئەمەش بە دووشێوە هەیە بە دەرزی هەیە و بە حەبیش هەیە ئەیتر بە پێی ئەو مناڵە مەسەلەن ئەتوانێت یەکەم جار بە ئۆڕاڵی دەست پێەکەین واتە بە حەب پێڵەن ئەکسجیت ئەم عیلاجە بێ مناڵەکە وەریگرێت بە بەردەوامی ئەگەر هاتوو بتوانێت یعنی چونکە ئەم عیلاجش ئارازی جانبی خۆی هەیە لەواچێم مناڵەکە نەتوانێ وەریگرێ ئەبێ لەسەرم عیلاجە بێ ئەبێ لەسەر چەند شتێکی تر هەیە فەحز هەیە مانگانە بۆی بکرێ ئەبێ گەشەی بزانی وەکو مناڵی تەبیعییاننا لەگەڵ بەڵام چارەسەری سەرەکی نەخۆشیەکە زەرعی مۆخەواتە چاندنی مۆخ لە خوشک یان برای نەخۆشەکەەوە بۆ نەخۆشەکە
لە ئێستاە باشترین چارەسەری کۆتایی بۆ نەخۆشیەکە چاندنی مۆخە. خۆشبەختانە لە هەرێمی کوردستان لە ساڵی 2016ەوە لە سلێمانی سنتەری چاندنی مۆخمان هەیە کە تا ئێستا بۆ 6 نەخۆشی تەلەسیمیامان کردووە. چاندنەکە طبعاً ئەبێت پێڵێن ئەلۆجینیک بۆن مارۆ ترانسپلانت واتە لە نەخۆشەکە خۆیەوە نییە لێ خوشکیان برای ئەگەر هاتوو بەخشەرەکە مطابق بوو لەگەڵ نەخۆشەکەیە فەحسێکە پێڵین HLA تایپین ئەوەی بڵەکەین مطابق بوو ئەوە ئەتوانین لە بەخشەرەکەەوە مۆخەکەی بگوێزرێتەوە بۆ نەخۆشەکە. نەخۆشەکان باشن الحەمدوللا تەنها یەکێکیان مشکلەی بۆ دروست بوو ئەوانی تر باشن طبعاً ئەم پرۆسەی چاندنی مۆخ پرۆسەیەکی ئالۆزە لەواچێ یەکێک لاوچە بێت بەهۆی لە دەستدانی نەخۆشەکە بەڵام تا ئێستا نەخۆشەکانمان باشن و لەژێر چاودێریان. چەند شتێک هەیە ئێمە لە ئێستاە سنتەرەکەمان سنتەری چاندنی مۆخ تازەیە ئەو نەخۆشانە ئەەکەین کە پێیان ئەڵێن لۆ ریسک پیشنت لە ئێستاە ئەو مناڵانە ئەەکەین کە تەمەنیان لە 7 ساڵ کەمترە و جگەریان زۆر گەورە نەبووە با بڵێن و ڕێژەی ئاسنەکەیان کۆنتترۆڵە و ئەبێت تەوان مطابقی هەبێ ئەم مطابقەش خوشکیان برای ئەو کەسە ئەبێ هەیبێ ئێمە چەند شتێکی پشکنینێکی تایبەت هەیە خۆمان بۆیان ئەەکەین و پرۆسەکە پرۆسەیەکی ئاسان نیە ینی لە سنتەرەکەمان لە بەرەوەی سنتەرێکی تازەیە لە ئێستاە ڕێژەیەکی کەممان کردووە تا بتوانین لە داهاتووە ڕێژەکە زیاتر بکەین. هەر نەخۆشێک بوو نەخۆشێک جیاوازە چونکە ئایا ئەو کەسە توانای جستەی چۆن تەقبولی ئەو خانانە ئەکا. طبعاً وەکو وتم پرۆسەکە پرۆسەیەکی ئالۆزە ئەمە تەنێک بڵین مۆخێکی جیاوازە ئەچێتە جسمی ئەو نەخۆشەوە ئەو نەخۆشە جسمی ئەو نەخۆشە وەکو شتێکی بڵین فۆرین بەدی وەکو بڵین وەکو شتێکی نامۆ لە جسمیە تەقبولێکە ئەبێ چەندها عیلاج وەرگێ بۆ ئەوەی تا تەقبولی ئەکات یعنی پرۆسەکە پرۆسەیەکی ئالۆزە شتێکی ئاسان نییە بڵێ بەس ئەمەلیاتەکەی بڵین مۆخەکەی بۆ ئەخەیتە ناو جسمێەوە و تەواو ئەبێت متابعەیەکی زۆر بکرێ ئەبێ عیلاجێکی زۆر وەرگێ بۆ ئەوەی جسمی تەقبولی ئەو خانانەوە بکات کە وەریگرتووە لە بەخشەرەکەەوە. ئەم سنتەری چاندنی مۆخ خۆشبەختانە تا ئێستا ئێمە نزیکەی 25 ئۆتۆلۆگەس ترانسپلانت واتە زەرعی ذاتیمان کردووە و 6 ئەلۆجینیکمان کردووە کە هەمویان بۆ نەخۆشی تەلەسیمیا بووە. لە ئێستاە لە ئایندەیە ئینشاءڵڵا نەخۆشی زیاتر ئەەکەین و لە ئایندای شەڵا پێویستمان بەوە نابێ نەخۆشەکان بنێرینە دەرەوەی هەرێمی کوردستان بۆی زەرعی مۆخیان بۆ بکرێ هەر لە ناوخۆی خۆمانە ئەتوانین بۆ نەخۆشەکانی بە تایبەتی تەلەسیمیا بکەین.